پشتی و دڵسۆزی خەڵکی هەرێمی کوردستان بە گشتی و شاری سلێمانی بە تایبەتی هەموو سنوورێکی تێپەڕاندووە. جاران تەنها ڕەنگە لە بوارێکی دیاریکراوی سیاسی یاخود مێژووی هاوڵاتیان هەڵوێستیانە بووە، بەڵام ئێستا بەدەر لە هونەرمەندان شێوەکارەکانیش هەڵوێستی خۆیان بۆ پاڵپشتی لە ڕۆژاوای کوردستان دەرخستووە. دوای ئەوەی کە بنکەی ڕووناکبیری گەلاوێش هەستاوە بە ئەنجامدانی پێشانگایەکی هونەری لە بەردەم باخی گشتی شاری سلێمانی و دە شێوەکاری بەهرەمەند و گەنج ئەمڕۆ لە ڕێگەی نمایشکردنی ژمارەیەک تابلۆوە هاتوون بۆ ئەوەی کە ئازار و خەمەکانی ڕۆژاوای کوردستان لە ڕێگەی قەڵەم و فڵچە ڕەنگینەکەیانەوە نمایشکەن بۆ هەموو جیهان، بۆ ئەوەی کە ئازاری گەلێک لە ڕێگەی هونەرەوە بگات بە هەموو هاوڵاتیەک لە سەرانسەری جیهاندا. هەمیشە کارە هونەریەکان بایەخێکی گرنگیانە بوو. ئەم ڕۆژ لە شاری سلێمانی دوایەوەی کە ماوەیەکی زۆرە پاڵپشتی بەردەوامە بۆ ڕۆژاوای کوردستان، بەڵام ئەم ڕۆژ لە ڕێی کاری هونەری و کاری شێوەکاریەوە جارێکی دیکە دووپات کرایەوە کە ئێمە هەمیشە یەک دەستین و یەک هێزین و یەک چارەنووسمان هەیە وەکو کورد کە ئەویش بریتە لە ئازایەتی و کۆڵنەدان تاوەکو سەرکەوتن و کاریگەری بەدەست دێنین.